ئازیزان ئازادی خوازان ڕێکخراو و لایەنە سیاسیەکان بەخێر بێن بۆ ساڵیادی شۆڕشی ڕۆژئاوای کوردستان. سەرەتا هەمومان بەیەکەوە دقەیەک ئەوەستین بۆ گیانی تەواوی پاکڕەوانی ڕێگەی ئازادی کوردستان و ڕۆژئاوای کوردستان بە تایبەتی. شەهیدان خاوەنی ڕاستەقینەی خاک و گەلن. ئەمڕۆ تەمەنی سەرهەڵدانی شۆڕشی ڕۆژئاوا پێدەنێتە 8مین ساڵیەوە. بێوێنەی لەبەر خۆدان و بەرگریکردن لە نیشتیمان و لە مرۆڤایەتی لە ڕۆژئاوا لە دژی داعش وای کرد کۆمەڵگای نێودەوڵەتی بێتە سەرخەت و پشتیوانی لە شۆڕشی ڕۆژئاوا بکات. 8 ساڵ پێش ئێستا شۆڕشی ڕۆژئاوا دروست بوو، ئەو شۆڕشەی کە توانی خلافەتی داعش تێک بشکێنێت. لە 8مین ساڵیادی سەرکەوتنی شۆڕشی ڕۆژئاوای کوردستاندا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی ڕۆژئاوای کوردستان و گەلەکەمان دادەنەوێنین. هاو نیشتیمانیانی بەڕێز 8 ساڵ تێدەبەڕێت بەسەر سەرکەوتنی شۆڕشی ڕۆژئاوا و ئازادکردنی ئەو بەشەی وڵات. بێگومان دەوڵەتانی هەرێمی و بەشێک لە وڵاتانی زلهێز هەوڵێکی ئێجگار زۆریاندا بۆ ئەوەی ئەو شۆڕشە سەرکەوتوو نەبێت. کورد نەبێتە خاوەن ستاتۆیەک، بەڵام هەوڵ و ڕەنجێکی نەپساوەی گەلەکەمان لە هەر چوار بەشی کوردستان ئەم شۆڕشە سەرکەوتنی هەمە چەشنی بەدەستێنە. جگە لە سەرکەوتنی سەربازی کورد لەو بەشەی وڵات توانیویەتی مۆدیلێکی دیموکراتی ئازاد بنیاد بنێت کە سەرجەم پێکاتە و ئێتنیکە جیاوازەکان لە ئامێز بگرێت و ئیدارەیەکی سەرکەوت و کۆمەڵگەیەکی هوشیار و بە ئیرادەی لێبەرەماتووە. ئێمە وە خەڵکانێکی ڕۆشنبیر و چالاکی کۆمەڵی مەدەنی و چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگا چۆن لە ڕابردوودا هاوکار و پاڵپشتی ڕۆژئاوا بووین، لە ئێستاشدا سەرکەوتنی ڕۆژئاوا بەدەستکەوتێک بۆ گەلی کورد و گەلانی ئازادی خواست دەزانین. بەڵام جێگەی داخە مەترسی داگیرکردنی ڕۆژئاوا و باشووری کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە هەر هەیە و عەقڵی فاشستی تورکیا زیانێکی گەورەی گەیاندووە و مەترسی بۆ بەشێکی زۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست کردووە. وەک دەبینن لە ئێستادا مەترسی داگیرکاری دەوڵەتی تورکیا بە تەنها لەسەر کوردستان نییە، بەڵکو هەڕەشە و داگیرکاریەکانی تورکیا بەشێک لە دەوڵەتە عەرەبیەکان و یۆنانیشی گرتووەتەوە و هەڕەشەی داگیرکردنی زۆر وڵاتی دیکەش دەکات. هەر لەسەر ئەو بنەمایەیە کە کۆمکاری عەرەبی ئیدانەی هەڵوێستەکانی تورکیا دەکات و بە مەترسی دەزانێت. جێگەی ئاماژە پێکردنە بێ هەڵوێستی دام و دەستگاکانی حکوومەت و پەرلەمان و سەرۆکی هەرێم و لێدوانەکانیان سەبارەت بەو داگیرکاریە شەرمێکی گەورەیە و ئێمە لای خۆمانەوە ئیدانەی ئەو هەڵوێستانەیان دەکەین. هەر بۆیە دەبێت عێراق ڕێگە نەدات بەدەست درێژی و داگیرکاریەکانی تورکیا و بەگشت ئەو وڵاتەدا بچێتەوە و ڕێکاری جیاواز بۆ ئەو مەبەستە بگرێتە بەر و ئێمەش وەک گەل لەم ساتە وەختە هەستیارەدا بەردەوام خاوەن هەڵوێستێکی وڵات پارێزانە دەبین. دەستەی پشتیوانی لە گلۆبال ئەکشن ئەفرین سام ناکە بە گرمەی تۆپی دوژمن سام ناکە، قیژەی ژنان و هاواری گەنجان خەڵتانی خوێن بوون کەوتون لە شاران، هیچ ڕەوانیە ساوای بەسە زمان دایکی شەهیدە و بێ خزمەتونان، خۆشی و شادیان لێ حەرام بووە لەبەر باوبۆران ڕقیان بردووە، پێپەتی و ماندوو ئاوارەی شاران کۆچ و کاروانیان بەرەو کۆساران.